قدم لي الأسماء لعرضها على السادة النواب. پشکی هەرێمی کوردستانیان بەشی فەرمانبەرانی هەرێم و پێشمەرگا لە بودجەی گشتی 2019 عێراقدا دەرفەتێکە کە کۆتایی بۆ نەهامەتی و سەگ هەڵگوشین و برسیکردن و نانبڕینە بهێنرێت کە 4 ساڵە هاوڵاتیانی هەرێم پێوەی گرفتار کراون. بە وتەی ژمارەیەک پەرلەمانتار و شارەزایانی ئابووری ئەگەر هەموو بودجەی عێراق بدرێتە هەرێم هێشتا دەسەڵاتدارانی هەرێم دەڵێن بەش ناکات و ناتوانین موچە و خزمەتگوزاری بۆ خەڵک دابین بکەین. دیوێکی ئەم قسانە ڕاستن چونکە خۆیان دەزانن چ کەتنێکی گەورەیان ناوەتە و چ بارگرانیەکی زەبەلەحیان خستۆتە سەرقوت و گیرفان و گوزەرانی خەڵکی بەژمەینەتی ئەم کوردستانە. ئەگەر سەرنج بدەین هەموو عێراق کە 15 پارێزگایە ژماری هێزە چەکدارەکانی 300,000 دەبن، بەڵام بەتەنها لا وەزارەتی پێشمەرگەی هەرێم کە 3 پارێزگایە زیاتر لا 450,000 کەس موچەی لێوەردەگرن. ئەم حاڵەتە خەتەرناکەش بەتەنها لا وەزارەتی پێشمەرگە بوونی نییە، بەڵکو زۆربەی وەزارەتەکانی حکوومەت بەدەست ئەم قەیرانەوە گرفتارن و هیچ ئیرادەیەکی سیاسیش بۆ چارەسەر نییە، چونکە ئەوەی هەڵاوسان و بێکاریە دەمەمەکدارەکەی دروست کردووە ئەو کادیرانەی حیزبن کە خزێنراونەتە ناو لیستی موچەوە لە کاتێکدا ئەوانە لە بارەگا حیزبەکاندا دەوام دەکەن. لەلایەکی ترەوە پشتگوێخستنی سندوقی خانەنشینی لە هەرێم کارەستا دەخڵقێنێ بۆ پێی موچەی خانەنشینی خراوەتە سەر بۆجە و بۆتە بارگرانی، ئەمەش لەبەر بێپلانی و بوونی گەندەڵیەکی زۆر کە تا ئێستا لە هەرێم سندوقی خانەنشینی بوونی نییە. چۆن دەکرێت فەرمانبەرێک 30 ساڵ خزمەتی کەرتی گشتی هەبێت، 30 ساڵ پارەی لێبڕا بێت بە ناوی خانەنشینیەوە کەچی کە خانەنشین دەبێت پێی دەڵێن پارە نییە بۆ موچەکەت. بەڕای چاودێرانیش چارەسەری ئەم کێشانە ڕەنگە قورس بێت، بەڵام ئەستەمیش نییە بۆ مەرجە ئیرادێکی سیاسی جدی هەبێت و حیزب دەست لە قوڕگی حکوومەت بەربدات.